پەتاتە زێڕەکەی کردی کوشت و کاڵ لە چاندنیەوە تا هەڵکەندنی بە چەند قۆناغێکی جیاواز تێدەپەڕێت. بەهار و پاییز هەردوو وەرزی چاندنی پەتاتەن. ئەم زەویانەش هەمووی بە پەتاتە داچێنراون. ئەم ئافرەتانە لێرە زێر بەرهەمدێنە. زێڕێک کە زۆربەی وڵاتان تامەزروی کڕینی. زێڕێک کە عیاری نییە. ئێرە دەشتی ناوکوڕە لە قەزای بەردەڕەش. جوتیاران ئێرە وەک خۆیان دەڵێن بە هاوکاری کۆمپانیا KH ساڵانە نزیکەی 450,000 تۆن پەتاتە بەرهەم دەهێنن. ئەو پەتاتەی لەم دەشتە بەرهەمدێن نزیکەی 70% پەتاتەی کوردستانە. چونکە حکوومەتی هەرێم دەڵێت ئەم ساڵ مەزەندە دەکرێت بەرهەمی کوردستان 650,000 تۆن بێت. هەر لێرەش دوای هەڵکەندنی هەر جۆرە و لە کۆگایەکی تایبەتی خۆی دادەندرێ و دەژێت چاودێریەکی ورد لە ساردکەرەوە هەڵدەگیرێت. ئەو پەتاتەی لێرە بەرهەم دێت 170 پێداویستی ناوخۆیی و دەرەکیش دابین دەکات. هەرەو پەتاتەیەش هەناردەی وڵاتانی کەنداو دەکرێت. چێشخانەکانی وەک ماکدۆناڵدز و KFCش دامەزرۆن بووی. لە وەرزی چاندن و هەڵکەندن و کۆکردنەوەی پەتاتەش ژمارەکە بەرز دەبێتەوە بۆ 25 تا 40,000 کەس. بە بەرهەمەکەی ئێرە و باقی کەلگەکانی تر ڕەنگە ئەمساڵ ئاستی ناردنەدەرەوەی پەتاتە بگاتە 500,000 تۆن. ئەمەش هەر حکوومەتی هەرێم وا دەڵێت. کڕیارانی زێڕەکەی کوردستان هەریەک لە وڵاتانی ئیمارات، ئوردون، ئازەربایجان و سعودیان. ئەم پەتاتەی لێرە بەرهەم دێت باشترین جۆرە بۆ فینگەر و جبس. تەنیا پیاوان لە چاندنی پەتاتە دەستیان نییە، ژنانیش ڕۆڵی خۆیان دەبینە. هێلین هەم جوتیارە و هەم ئەندازیاری کوشت و کاڵە و سەرپەرشتیاری جوتیارانە. با گوێی لێ بگرین. تا ئێستا نزیکەی چەند پەتاتت بەدەستی خۆت چاندووە؟ لە ژماردن نایێت کە چەند پەتاتەم چاندووە، بەس وەکو ڕووبەر پێم دەکرێت پێت بڵێم کە نزیکەی 32 پەتاتەم چاندووە بۆ ئەم وەرزە. بڕیارە لە ناوەڕاستی ساڵی داهاتوو گەورەترین کارگەی دروستکردنی فینگەریش لێرە بکرێتەوە. بەشێکی زۆری کارکردن لە کارگەکە تەواو بووە. لەگەڵکردنەوە دەست بە کاربوونی هەلی کار بۆ سەدان کەسی دیکەش دەڕەخسێنێت.